بەڵێ دیارە وەزارەتی کشتتوکاڵی عراق پێشتر بڕیارێکی دابوو کە 23 مادەی خۆراکی کە لە سەوزە و میوە پێکدێن بە هەموو شێوەیە قەدەغەیە هاوردەی عراق بکرێن کەرکووکیش لە زمینی ئەو بڕیاری وەزارەتی کشتتوکاڵدایە دیارە بە شێوەیەکی گشتی ئەو 23 مادەی لە بازگەکان ڕێگریان لێکرێت کە بێنە ژوورەوە جگە لەمەش مادەکان یاخودەوانی کە ئێستا ئێمە سەردانی ئەوێمان کرد بەڵام ویستمان هەر لەوێ ئەو ڕاستە و خۆی ئەنجام بدەین بەڵام لەلایەن بازگەی هاوبەشی چیمەنەوە ڕێگریان لێکردین جگە لەوەی کە مادەکانیان پێداگرن ئەو بارانەی کە پێیانە لەوێ داگرن لەوێ هەر لەبەر چاوی ئەو بار هەڵگرە یاخود شوفێری ئەو بار هەڵگرەی کە ئەو مەوادانەی بار کردو لەبەر چاوی مەوادەکان ئاگر ئەدەن تاوەکو ئەوەی کە لە دوای ئەوانە نەچنەوە هەڵی بگرنەوە ئەمە وای کردووە لە بازاڕەکانی کەرکووک بە شێوەیەکی بەرچاو نرخی سەوزە و میوە بەرز بێتەوە بە دیاریکراوی کە ناحیە قەرەهەنجیر بۆ کەرکووک تەنها 15 کیلۆمەتر بینیانە نرخی 1 کیلۆ تەماتە لە قەرەهەنجیر بە 250 دینارە لە کەرکووک بە 1000 دینارە بڕیارەکەی وەزارەتی کشتتوکاڵ بۆ ئەوەیە کە بەرهەمە ناوخۆیەکانی عراق بە شێوەیەک ساغ بکرێتەوە بەڵام ئەمە وای کردووە لە بازاڕەکانی کەرکووک و بەتایبەت ئەو شوێنانەی کە سەوزە و میوە ئەفرۆشن نرخەکان بە شێوەیەکی بەرچاو بەرز بێتەوە سەرجەم بازگەکانی هاتنە ژوورەوە لە هەرێمی کوردستانەوە بۆ کەرکووک ئاگادار کراوەتەوە کە ڕێگری لە هەموو جۆرە سەوزە و میوەک بکەن کە بێتە کەرکووک بە دیاریکراوی لە تەقتەقەوە زۆرتر خواردن یاخود بڵێن سەوزە و میوە دێتە کەرکووک بە هەمان شێوە لە قەرەهەنجیرەوە ئەم جۆرە سەوزە و میوانە دێنە کەرکووک بەڵام لەلایەن بازگەکانەوە ڕێگریان لێکرێتوە لەوێشە هەر لە بێش چاوی بار هەڵگرەکان و ئەو شۆفێرانەی کە ئەو مەوادانە هێناوەتە کەرکووک لەوێ فڕێدرێ و ئاگری تێبەردرێت. سپاس بۆ خستنە ڕۆی زانێرەکان.